خوای گەورە بینەرانی بەرنامەی ئارێزە سڵاوی خوای گەورەتان لێبێت لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتاندا دێنەوە لاتان. ئەڵلقەی بەرنامەی ئەمجارەمان دێنە سەر بابەتێکی گرنگ لە بابەتەکانی پرۆسەی هاوسەرگیری کە ئەویش هاوکوفئی بینی هاوسەرە. ئایا لە کاتی دیاریکردنی هاوسەردا تا چەندە گرنگە چەندە پێویستە یەکسانبوون و هاوشانبوون و هاوکوفئی لە نێوان هاوسەراندا؟ ئایا هاوکوفئی لە نێوان هاوسەراندا مەرجە بۆ سەرکەوتنی پرۆسی هاوسەرگیری لە ڕووی ئاینیەوە داوا کراوە و واجبە یان لە ڕووی کۆمەڵایەتیەوانێ؟ لە سەرەتای بەرنمەکەدا پێمان خۆشە بینە لای ڕپۆرتاجێک و ئەم پرسیارانە ئاراستەی بینەرانی بەرنمەکە و هاوڵاتیان بکەین. کاتێک دوو گەنج بڕیان لەسەر پرۆسەی هاوسەرگیری ئەدەن گرنگە ئەو دوو کەسە هاوشانی یەکتری بن و خاڵە هاوبەشەکانیان نزیک بێ لە یەکتریەوە؟ طبعا ئەبێ هاوشان یەکتری بن هەموو هینەکانیان لە یەکەوە نزیک بێت. پێگەێنانی ژیانی هاوسەرگیری کاتێک نییە، کاتێکی کەم نییە، کاتێکی درێژخایەنە. هەتا خاڵی هاوبەشان هەبێ ئەو دوو کەسە باشتر و چاکترە بۆ پرۆسەی. شەڕ نییە ئەو کەسە کە هاوسەرگیری ئەکەن خزم بنیا نزیک بنەیەکەوە ئەکرێ نزیک بن و کێشیان نەبێ، ئەکرێ دوور بن و کێشیان نەبێتتر لەسەر کەسەکان کەوتو شخصەکان کەوتو. پێوەری تەمەن جوانی زۆشتی تێگرنگە بۆ هاوسەرگیری تا ڕادەیە گرنگە. هەندێک کەس گرنگی پێ ئەدەن، هەندێک کەس گرنگی پێ نادەن، هەندێک کەس با دڵ یەکتریان ئەوێ، هەندێک کەس بە ڕوخسار ئەوە لەسەر کەسەکان کەوتو. زۆربەی هاوسەرگیری سەرکەوتوو لەوە دروستە بێ کە زۆرترین خاڵی هاوبەش هەبێ لە بینیانە، لێک تێگەیشتن هاوشانی یەک لە ڕووی هەم تەمەن، لە ڕووی علمیەوە، لە ڕووی سەقافیەوە، هەتا لێکتر نزیکتر بن سەرکەوتوترە بن. بە تەئکید لە کۆمەڵگای ئەمەدا هاوشان بوونی یەک لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەئسیری هەیە. ئەتوانن ئەگەر لە یەک بیئە پەروەردە بوو بن بە تەئکید سەرکەوتوترە بن. ئەو دوو کەسە بەیەکەوە ژین ئەبێ زۆر شتیان لە یەکەوە نزیک بێ، جا ئەگەر فەرق و جیاوازیان هەبێ تەبیعەتیشیان بەیەکەوە ناگونجێ تر ئەبێ زۆر لە یەک نزیک بن. ئەستی کۆمەڵایەتی؟ بەڵێ ئاستی کۆمەڵایەتی، تەنانەت بڕوانامە، وەزعی مادی، هەموو شتێک ئەبێ نزیک بێت، ئەی نابەیەکەوە ناگونجێن. شەهادە یان جوانیان پێوەری تەمەن هۆکارەکە بۆ بەختەوەری ئەو دوو کەسە کە کردیانەتە بنەمایەکی سەرەکی بۆ؟ وەڵی هەموو شتەکان یعنی بڵێ هەمووی ئەبێت تقریبەن یەکسانێکی تیابێ، ئەگینا وەک شتێک بڵێ یەکێکیان خۆی فەرزەکا بەسەر ئەویکیانە، لەبەرەوە بێ هەموو شتێک نزیک بێت. ینی حەسەب فەرقەکات، مەسەلەن جاری وایە شردنی هەمووی هەبێت، بەڵام ینی تقریبەن هاوکوفئی ئەویشیان دەورە بینێت نزیک بێ لە تەمەنەکە زیاد ینی ئەکستریم نەبێ، زۆر ینی فەرقی تەمەن زۆر بێ، ئەم زۆر ناڵ بێ ئەو زۆر گەورە بێ، بەعکسیشەوە لانی کۆمەڵایەتی مەسەلەن بیرکردنەوەی ئەو دوو کەسە ئەم نەوعە بێت، ینی دوو ئایلی جابن بیرکردنەوەیان نزیک نەبێتەوە ئەکیت یانیە بۆی دوایی مەشاکل دروست نەبێ. کاتێک دوو تاک بڕیان لەسەر پرۆسەی هاوسەرگیری ئەدەن تا چەند گرنگە ئەو کەسە هاوشانی یەکتری بن و خاڵە هاوبەشەکانیان لەگەڵ یەکتریا یەکسان؟ پرۆسەی هاوسەرگیریەکە لەو پرۆسە پیرۆزانەی کە گرنگێکی زۆری پێدراوە، پێویستە ئەو دوو ئافرەتێک و پیاوێک کاتێک دانەوە ژیانێکی گرنگ و ژیانێکی پڕبایەخ کە پێی دەوتێت پرۆسەی هاوسەرگیری پێک بێنن بیر لە تەواوی خاڵە هاوبەشەکان یەکبکەنەوە تا چەندێک بە یەک گونجاون ئەشێ و خاڵە هاوبەشانە پلەی کۆمەڵایەتی بێت، ئاسی زانستی بێت، کۆمەڵێک خاڵی هاوبەش تا خاڵە هاوبەشەکان زۆرتر بێت، لە دواییدا کێشە و مشکلەکان کەمتر بێت. گرنگیدان باسی کۆمەڵایەتی بۆ نمونە شەهادە، جوانی، کۆمەڵە خاڵی تر گرنگە لە کاتێککە برا لەسەر پرۆسەی هاوسەرگیری ئەدەیت و هۆکارێکە بۆ سەرکەوتن لەسەر پرۆسەی هاوسەرگیری؟ خۆی لە ڕاستیە ئەکرێت بلە گرنگە لەبەرەوەی پلەی کۆمەڵایەتی، ئاستی بشێوی، هەموو ئەمانە گرنگە بە پرۆسەیەکی
گرنگ و پڕبایان کە پێی دەوتێ پرۆسی هاوسەرگیری و پرۆسی هاوسەرداری کە دوو ئافرەت و پیاوێک ژانێکی هەتاتایی و ژانێکی تاوەتی بەیەکەوە بەسەر ئەبن بەڵام هەندێک جار گونجاندنی ئەم دوو کەسە بەیەکەوە بۆ خۆی گرنگە هەندێک جار دەبینین کۆمەڵێک کەسێ لە بنەماڵەیەکی دەوڵەمەند و بنەماڵەیەکی خانەدان و بەڵام لە کۆتاییە دەبین ئافرەتەکە خودت پیاوەکە بەم شێوازەنیە بەڵام گونجاندن و بەیەکەوە گونجانی خۆیان بۆ خۆی بابەتێکی گرنگە دەوترێت خۆ گونجاندنی ئەوان بەیەکەوە دەتوانیت گرنگی و بەرداوی پرۆسی هاوسەرگیری بات حاڵەتی هیچ کەسێک لە هیچ کەسێکی تر ناچێت ینی تۆ ناتوانانی تەجروبەی کەسێک بۆ خۆش بەڕاستی بزانیت ینی لەسەر ژیانی خۆش تەطبیقیکەی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر فەرقەکە بێگومان تەمەن گرنگە شەهادە و یعنی چۆنەڵێ ئاستی ڕۆشنبیریش گرنگە چۆنەڵێ کەسێک نەک ئاستی ڕۆشنبیرەکەی زۆر بەرز بێ کەسەکەی تر زۆر نزم بێ ینی ئەبێ لە یەکەوە نزیک بێ بەس بە شێوەیەکی ژنابیکەی بە چۆنەڵێ بیکەی بە پێوەری ینی چێ لە پێوەرەکان ئەبێت ئەو کەسێکە تۆ زەواژی لەگەڵەکەی بوون کچ بێ خۆت کوڕ بێ شەهادەکەی ئەوە بێت فڵان مەسەلەن کۆلێژی پزیشکی تەواو کرد بێ ئەندازیاری تەواو کرد بێ تێگەی یعنی فەرق ئینسان بە شەهادە ڕۆشنبیر نابێت بە شەهادە ئینسان ڕۆشنبیر نابێت ئینسان زۆر هەیە بۆ ژیانی هاوسەرگیری شەر نییە ئینسان هەیە چۆنەڵێ یعنی ئەس شەهادێکی نییە بۆ وەنی زڕوفێکەوە نەیتوانیەوە شەهادەکەی بەدەستبێنێەوە بەڵام لە صاحب شەهادێکی شتۆنەڵێ کەسێک کە شەهادەشی هەیە زۆر فراوانتر بیرەکاتەوە زۆر تێگەشتوترە یعنی هاوشانی ئەو دوو کەسە خاڵەها باشەکان لەیەکەوە نزیک تێگەشتن لە یەکتری و لە ژیان لە هەموو شتێک ینی سڵاوتان لێبێت دوای گوێگرتن لە ریپۆرتاژەکە حەزەکەین پێناسەیەک لەگەڵ هاوکارم ئاوانخان پێناسەیە بکەین بۆ هاوکوفئی و هاوکوفئی چی دەگرێتەوە هاوکوفئی لە شەرعی پیرۆزی ئیسلامدا بەمانای هاوتابوون و لە یەکشوونی نێوان هاوسەران دێت ئەم هاوتابوونە لە ڕووی یەکەمیان یەکری بڵین هاوتابوونی ئەو دوو هاوسەرە لە ڕووی دینیەوە واتە هاو ئاین بن هەمان ئاینیان هەبێت کە ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بە ئیجماعی زانایان بە مرز دەنراوە بە تایبەتی مەرجە پیا و باڵین هاوسەری ئافرەت هاوسەرەکەی پیاوەکەی هەمان ئاینی هەبێت بە مرز دانراوە و بۆ حاڵەتێکی ناچاریەکە بۆ پیاوان دروست بۆ ئەهلی کتاب بێنن ئەویش ئێستا زۆربەی زانایان ئەڵەن مادەم ئافرەتی مسلمان هەیە و هیچ مەسلحەتێکی تیانە و کێشە دروستەکات بە تایبەتی کە کاریگەری دایکیش هەیە ئەوە زۆر قسەی لەسەرەکە خۆی لاوێ بەڵام ئیجماعی زانایان لەسەرەوەیە کە بەنسبەت ئافرەتەوە ضرورە هاوسەرەکەی لە هەمان ئاین بێت و نابێ ئاینێکی تری هەبێت ئەمە داواکراوێکی دینیە و زۆربەی زاناکان ئەم ڕائیان هەیە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرموودەدا ئاماژەی پێداوە کە فەرمێ إذا أتاكم من ترضون دينه وخلقه فزوجوه إلا تفعلوا تكن فتنة في الأرض دیارە سەرەتای حەدیسەکە فەرمی ئەگەر کەسێک هاتە داوای کچەکەتان بە خاوەن کچەکان ئەڵێ بە باوکو و ئەولیای کچەکە ئافرەتەکان ئەڵێ ئەگەر کەسێک هاتە داوای کچەکانتان پیان بدەن ئەگەر بوانەکەنەوە من ترضون دينه وخلقه بەمەرجێک لە دینەکەی ڕازی بن کە دیارە مسلمان بە دینی ئیسلام ڕازیە خلق و هەڵسوکەوتی ژێکی کێ لەو مەرجانەی کە گرنگە لەو کەسایە هەبێت بابەتێکی کە لە با بڵێن لەو شتانەی کە قسەی لەسەرەکرێ لە پرۆسەی هاوسەرگیریە گرنگە هاوکوفئی لە دوای ئاین لە زانایانیش ئاماژیان پیاوە کە ئەویش هاوکوفئی و هاومستەوابوونی ئەم خێزانانەیە کە ئەم دوو تاکەی تیا پەروەردە بوون کە هەریەک لەو دوو هاوسەرە لە خێزانەکە ئاستی خێزانەکان لە ڕووی با بڵێن مستەوای پلەی عەشیرەت و بنەماڵە و خەڵقی شاربوون و خەڵقی دەرەوە بوون یەکێکێ لەو بابەتانەی کە زانایان قسەیان لەسەر کردووە و بەڕاستی پێویستمان زانی بۆ بەرنامەی ئەم جارە قسەی لێ بکەین کە ئەمڕۆ بەهۆی دروستبوونی کراوەی دنیاوە هاوسەرگیریش زیاتر لە ڕێی پەیوەندی با بڵێن پەیوەندی ئەلکترۆنی و باقی پەیوەندیەکانی کە و تێکەڵاوبوونی دنیا بە یەکتر و دنیا بۆ بە یەک شوێنێکی بچووک ئەنواعی پەیوەندی دروستە بێ لە کۆمەڵایەتی جیاواز لە ئاستی کۆمەڵایەتی جیاواز لە بیرروبۆچوون و خەڵقی جیاوازە کە ئایا ئەمە تا چەندە ئایا لە ڕووی دینیەوە ڕێگەی پێدراوە یان نا و ئایا لە ڕووی با بڵێن کۆمەڵایەتی شێوە تا چەندە ئەم بابەتە سەرکەوتووە بێت لە ڕووی دینیەوانە زانایان لە بابەتی دینەکە هیچ خلافیان نییە بەڵام لە بابەتی با بڵێن لە ڕووی ئاست و مستەواوانێ بە بابەتێکی گرنگی ئەزانن و هەندێک لە زانایان بە پێویستی ئەزانن بەڵام ئیجماعی تەواوەتی لەسەر نییە کەڵەن ئەم دوو خێزانە لە هاو ئاز بن لە ڕووی هەم مستەوای خێزانەکەوانێ هەم لە ڕووی نزیکبوونی سەقافەتیانەوە گرنگە بۆ پرۆسەی هاوسەرگیری دیارە ئەمەش ئەوەی تیا لێگەدرێتەوە چونکە پەروەردە کاریگەری لە داهاتووی ئەو کەسە هەیە هەر کەسێک لە چ بنەماڵەیەکە پەروەردە بوو کاریگەری ئەوەی لەسەر دروستە بێ ئەمەش بۆ نزیکبوون
کۆبوونەوەی بیرروڕاکانیان لە یەکترەوە تێگەیشتنی ئەو دوو هاوسەر لە یەکتر بە پێویست زانراوە کە ئەمەش لە ئەمڕۆدا کۆمەڵناسانیش بە هەمان شێوە زانم هەر بەو شێوە ئاماژەی نازانم خات و قەدەم خێری شتێک هەیە کە ئێمە لە مەسلەی پرۆسی هاوسەرگیریەوە بزات ئەم بابەتە گرنگەش کە بەڕاستی ینی لە هەڵبژاردننی بابەتەکە من پێم وا بێ ضرورەتێکی ئێستای کۆمەلگای کوردەواری خۆمانە چونکە ئەبینین ڕۆژ ساڵ بە دوای ساڵدا بەڕاستی ینی قوربانیەکانی پرۆسی هاوسەرگیری زیاتر ئەبێ مەسەلە ڕێژەی تەلاق و جیابوونەوەکانی خێزانەکان زیاتر ئەبێ زیاتر مناڵان سەرگەردانتر ئەبن بۆیە هەمووشی لە نەتیجەی زیاتر ئەوەیە لە بیدایەتە هەموو کوڕووکچەکان لەسەر بنەمای عاتفی بڕیار ئەدەن لەسەر پرۆسی هاوسەرگیری لەسەر بنەمای خۆشەویستی و حب بڕیار ئەدەن بۆیە ئەبینی کاتێک کە ئەم خۆشەویستیە یعنی حاڵەتێکی چۆنەڵی ینی حقیقەتێکی چۆنەڵی داپۆشرا و هینە بە پێی مروری زەمن سیرەکەی ئەم حبە ئەگۆڕێت تەغەیور ئەکا گۆڕانکاری بەسەریە بۆیە لە نەتیجا نەتیجەیەکی باش و چۆنڵی دەرئەنجامێکی تەندروست و باش نادا دەستەوە لە پرۆسی هاوسەرگیریە بەڕاستی ئێمە ئەبێ ئاماژە بەوە بدەین کە مەسلەی پرۆسی هاوسەرگیری لەسەر چەند بنەمایەکی گەورە و گرنگ بەڕاستی ئەبێ بنیاد بدرێ لە نێوان کوڕووکچێکایە مەسەلە لەسەر لەیان لە نێوان ژنومێردێکدا ئەبینیت هەر کام لەو بنەمایانە غائب بوو لە یەکێک لە مەرحەلەکانی ژیانیانە کە دواتر شتەکان دەرئەکەوێ چۆنەڵی مەسلەی حبەکە مەسلەی ئەو خۆشەویستێ غیلافێک بە دەوری هەموو شتەکانە ئەدات کە مەسەلە حقیقەتەکان نابینرێ بۆیە دوجار کە ئەچێتە پرۆسی هاوسەرگیریە و قۆناغ بە قۆناغەکانی ژیانی هاوسەرگیری تی ئەپەڕێنێ ئەو کاتە بەغایبوونی ئەو بنەمایانە بەڕاستی کێشەی گەورە و ئاڵۆزی گەورە و نائارامی و نائیستقراری لەنا ئەو خێزانەتە دروست ئەبێ لە ئەنجامیشە یعنی هەروەکو قوربانی هەموو تاکەکانی خێزانە بەڵام وەک هەمیشە قوربانی زیاتر لە ناو توێژەکەدا بریتە لە ئافرەت و مناڵ بۆیە بەڕاستی ئەبێت ئێمە یعنی حاڵەتێکی هەروەکو جەنابەت ئاماژەت پێدا بەڕاستی گرنگترین بنەما لە بنەمای یعنی چۆنەڵی لە پرۆسی هاوسەرگیریدا پێویستە کات ئەو دامەزراندنی ئەو پرۆسی هاوسەرگیریە لەسەر بنەمای ئاین و عەقڵ بێ ئاین و عەقڵ ئاین بۆ مانایی کە چۆن پێغەمبەری خوا سەڵام جەنابەت ئاماژەت بە فەرمودەکە کرد ئەفەرمێ مەسەلە هەر کەسێ هاتە داوە خوازبێنی کچەکەتان دین و خولوقی هەبوو ئەوە پێی بدەن دین بەو مانایە دێت کە ئەم کەسە مەسەلە دین هەیە و تەدەیون هەیە دین هەیە و دینداری هەیە دین ئەوەیە کە پەیوەندی بە خۆی بینی خۆی و خوا و پەیوەندیە تەدەیون ئەو دینداریە بریتە لەوەی کە ئینسان لە ژیانی ڕۆژانەیە تا چەندێک متەمەسکە بە بەو فەرمانانی خوا و بەو شەعائیر و بەو چۆنەڵی واجباتانەی کە لە ئاینا داوای کردووە بۆیە بەس تەنها دین بەس موسڵمانەتی بناغەن نییە مەسەلە کەسێک موسڵمان بوو کەسێک ئیماندار بوو یعنی چۆنڵی موسڵمان بوو تۆ یەکسەر وا بزانیتر هەموو شتەکانی تر وەلانی لەگەڵ موسڵمانەتیشە پێغەمبەری خوا سەڵام ئاماژەی بە خولوق کردووە ئاماژەی بە ئەخلاقە ئەخلاق چییە ئەخلاق لە نەتیجەی مەسەلە پەروەردەکردنی ئەو موجتەمەعەیە ئەگەر ئێمە ئاوا بۆی بگەڕێنەوە ئەخلاق تۆ ئەبێت لە مەسەلەی پرۆسی هاوسەرگیریە بەڕاستی هەندێک حاڵەت هەیە حساباتی تایبەتی بۆ بکرێ ئەو بنەمانەی کە مەسەلەی هاوکوفی لەسەر یعنی عناصری گەورە لە هاوکوفیە بەڕاستی ئەوەیە کە وتمان مەسەلەی دینەکەیە کە هەردووکیان لە ڕووی بیر و باوەڕەوە یەک من چونکە ناکرێ یعنی تۆ کاتی ئافرەتێکی بە تایبەتتر ئافرەتێکی موسڵمان نابێ شوو بکات بە کەسێکی بڵێن ئەهلی کیتاب یا کەسێکی بێ باوەڕۆانە بۆ چونکە چەندین مەشاکلی تری بۆ دروست ئەبێ و حاڵەتێکی تر ئەوەیە کە بەڕاستی لە ڕووی ئاستی ئیجتیماعیەوە گرنگترین شت ئەوەیە کە بەڕاستی پێویستە لە ڕووی ئاستی ئیجتیماعیەوە نزیک بن لە یەک چونکە هەر یەکان پەروەردەکراوی ناوخێزانێکن خەلفیەتی خێزانی خەلفیەتی ئوسەری ئەو خێزانە کە ئەو مناڵی لێ پەروەردەکراوە ئەبێ گونجاو بێ لەگەڵ خەلفیەتی ئەمی تریانە چونکە لە نەتیجە کەونە کێشە و سیراع و مەسەلە دوجار بیرکردنەوەیان جیاوازە بێت دوجار مامەڵەیان جیاوازە بێت ئەم جیاوازی
ڕە و بیر و بۆ چوون و کێشە و ئالۆزیانە لە نەتیجە کاریسە لە ناو ماڵا دروستەکە دوجار مناڵتیا زەرمەند دەبێت لەم کێشمەی نێوان خێزانەکان بۆیە لە ئاستی ببوورە لە ئاستی کۆمەڵایەتیەوە ئەگەر ئێمە هەموو بوارەکانی هەم لە ڕووی پەروەردەی خێزانەکانەوە کە مستەوای کۆمەڵایەتی هەردوو خێزانەکە نزیک بن لە یەکەوە هەم هەتا ئەبینی زۆر لە خێزانەکان ئەکەونە هەڵەوە سیرەکەی ئافرەتێکە ئەهلی شارستان ئەهلی شارە سیرەکەی شوکا بە کوڕێک لە لادیا بە پێچوانەوە کچێکە سێری ئەمانە خۆ دوجار ئین ئەکرەمەکم عند اللهی ئەتقاکم ئەمە جیاوازە لەوەی چکە تۆ هاوکوفی لەوە کە بەڕاستی لە کۆمەڵی ئەخلاقیات و ڕەوشت و هەڵس و کەوت و مامەڵا جیاوازە لە مەسەلە ئافرەتێک بتوانێت لە ناو مەسەلە گوندێکدا کە کچێکی شارە چووکە لە نەتیجە پیاوەکەی بوای لێ ئەکا ئەبێ ئەم ئافرەتە وەکو کچێکی لادێکە مەسەلە ژیان بەرێتە سەر یان لە ئاستی خێزانیە یان لە ئاستی ئەم یان لە مستەوای پێگەی خوێنەواریانە جاری وایە بڕیاردان لەسەر ئەوەی کە مەسەلە بۆ نمونە ئەبینین ینی بەواقع بینیمانە و کە لە نەتیجەکەشە بە نەتیجەی تەلاق کۆتایی بێتەوە یەکێ لەوانە بەڕاستی ئافرەتێکی خوێنەوار بوو شووی کردبوو مامۆستا بوو شووی کردبوو بە کوڕێک کە کوڕێکی ئەتیادی و کاسب بوو لە نەتیجە مەسەلە ئەم ئافرەتەکە ئەم هینە لەوانەشە سەرکەوتو بێ بەڵام ئەگەر ئێمە بینە مانە حەقیقەکەی سەرکەوتو نییە چونکە ئەم ئافرەتە ئیستیغلالی خێزان و بنەماڵەی مێردەکەی ئەکا کە مێردێکی نەخوێنەواری هەیە کە سوکارێکی فەقیری هەیە سیرەکەی هەمیشەی و مەسەلە بۆ نمونە من بۆیە مناڵەکەم بۆیە ئەمەم هەڵبژاردووە لە نەتیجە چونکە خزمەتم کەن ئەوە تا ماڵی خەزورم خزمەت مەکەن ئاوام لێکەن مێردەکەم ئەوەی بڵێم بەگوێم ئەکە کەواتە ئەمەش جۆرێکە لە جۆری چەسانەوە یعنی ئەم ئافرەتە هەڵبژاردننی ئەم زەواجەی بۆ ئەو کردووە بۆ خزمەتکاری بۆی بەرامبەرەکەی بچەوسێنێتەوە زوڵم لە بەرامبەرەکەی بکە دوجار لە نەتیجە یان ئاوە ئەمێنێتەوە پرۆسە هاوسەرگیریەکە بەڵام لەسەر ئەساسی زوڵم مەسەلە تۆ بۆیە شوەکەی بەڵێ ئەمە حاڵەتێکە ئەگەر لێرە یەک قسمەتی ئاوان خان من پێم وایە ئەم لە یەک چوونی بیرروڕای هەستکردن بەوەی کە ئەو کەسەی کە ینی ئەوە بەشێکێتی ئەو دوو کەسا بێ هەست بەوە بکاکە ئەو کەسەی کە ئەم هەڵی بژاردەوە بە هاوسەرگیری لە ئاستی خۆیەتی لە مستەوە ینی جاری وایە کەسەکە لە هەمان ئاستی شایە بەس ئەم خۆی بە گەورە ترەزانێت لی لەم حاڵەتەش هەر زەواج نەجاحەت نایێنێت چونکە ئەم دوو کەسەکە یەکتر هەڵەبژێرن بۆ ژیانی هاوبەش بێ خۆیان یەکتر بە تەواوکەری یەکتر بزانن و خۆیان بە بەشێک لە یەکتر بزانن لە پرۆسەیەکی متەکاملیە بنەک لە پرۆسەیەکی سڕاع و ململانی و خۆفەڕستکردن و مەسەلە ئەوانە بەتەکید ئەوە یعنی ئاوایە بڵێ یعنی بەسم ئەو بکاتە زۆر گرنگترە لە هاوکوفی ئەوەی کە لە یەک مستەوایە بن لەوە گرنگتر ئەوەیە کە ئەو دوو کەسە خۆیان وا هەستکەن کە لە ئاستی یەکتران و قەزەیەکی کە لە مەسەلەی من نەگەیشتمە خاڵەکانی کە بابەتی ئەوەی کە ئەوەش جۆرەکانی کەن ئاستی خوێندەواریان ئاستی چکە ئەم دوانە دوایی بەرهەمیان هەیە پەروەردەکردنی مناڵە ڕێکەوتنیان لەسەر پەروەردەکردنی مناڵەکانیان ڕێکەوتنیان لەسەر بەڕێوەبردننی خێزانەکە پرۆسەیەکی هاوبەشە ئەویش کە پێویستی بە نزیکی بیرروڕاکانیان هەیە ئاستی خوێندەواری کاریگەریە بێت ینی زۆر جار مەسەلەکە شەهادەکە نییە خۆی چ ئاستێکە مەسەلەکە ڕۆشنبیری تاکەکەیە خوێندنەوە و تێگەیشتنیەتی بۆ ژیان ئەبێ ئەو ئافرەتە دیراسە بکات پێشەوە کە بڕیار بە هاوسەرگیری بکە نەک لە بەرەوەی ئەم شەهادەکەی بەرزترە و شەهادەکەی نزمترە و نازان بەو ئەم لەو ئاسە بیرکردنەوە و تێگەیشتن و ڕۆشنبیریایە کە بتوانن خێزانێک بەیەکەوە بەڕێوە بەرن هیچ کەس دەکەس ئەوکو جەناب باشکرد حەدیسەکە فەرمووی هیچ کەس دەکەس بەڕێستنیە بە تەقوا خەڵقەکە هەڵەبژێرە لای خوای پەروەردگار ئەمە پەیوەندی بەینی مەسەلە بینی خوا عەبدەکەەوە هەیە بەڕێزترینتان لە لای خوا ئەوەیە کە پارێزگارترە بەس بۆ بینی عەبد و عەبد بەڕاستی معاملە سەنگی محاکە یعنی چۆن ئینسان ئەوە نیە هەتا لە مەسەلەی معاملەکردن و سەفەرواناڵی سەفەر سەنگی محەکە مەسەلە معاملەکردنی کڕین و فرۆشتن لەگەڵێکا سەنگی محەکە تو تا ئەندازەی چەندێک ئەتوانی لەگەڵ بەرامبەرە مەسەلە هەڵکەی یعنی هەموو شتێک لە ژیانە ئەگەر ئینسان نەتوانێ یعنی لە مستەوای بیرکردنەوە و لە مستەوای چۆنەڵی اجتماعی و لە مستەوای مادی و اقتصادی و ئەمانە لە یەکەوە نزیک نەبێ بە تایبەتی لە پرۆسی هاوسەرگیریدا کۆتا جار فەشەل
شەلە هێنێ چونکە بەڕاستی ئێمە هەروەکوتم یعنی هەمیشە گەنجەکانی ئێمە لەسەر بنەمای ئارەزوو زیاتر زەواج ئەەکەن دوورن لە بنەما و لە سەرچاوی دین و عقل یعنی ئەگەر بە عقلێکی سەلیمانە لە حاڵەتێکی اعتیادیە بیری لێ بکاتەوە لە پرۆسی هاوسەرگیری ئەو کاتە ئەوە ناکە چونکە ئەگەر ئێمە مەسەلە بیر لەوە بکەینەوە مەسەلەی تەمەن مەسلەیەکێک لەو شتانەی کە هاوکوفی ژن و مێرد پێویستە تایدا هەبێ بریتە لە تەمەن بەڕاستی ئێمە ئەگەر سێری پیا بکەین عادەتەن لە پیاوی مش کۆمەلگای ئێمە کەمی ڕازیە بەوەی کە ژنەکەی هاوتەمەنی خۆی بێ بەڵام شتێکی طبیعیە یعنی هەتا چۆنەڵی توێژینەوەکان سەلماندویانە شتێکی طبیعیە لە بینی 2 ساڵ بۆ مەسەلە تا 10 ساڵیش بینیان هەبێ بەڵام لە دوای ئەوە زیاتر ئەبێتە شتێکی ناطبیعی یعنی هینی وهەیە پیاوی وهەیە سیرەکەی کە خێزانەکەی خواستووە خۆی 20 ساڵ لە خێزانەکەی گەورەترێکە یعنی تۆ ئەگەر ئەمە دیقەت بێ یعنی جیلێک لەمەوە دوورە یعنی ئەجا بزانە چۆن ئەم جیاوازی تەمەنە یعنی هەتا ئاستی بیرکردنەوەیان زۆر جیاوازە بێ هەتا ئاستی حەز و ویستەکانی مەسەلە پیاوەکە تەمەنی زیاترێکە مەسەلە حەز یعنی کۆمەڵێ حەز هەیە لە تەمەنی گەنجێتیا گەنج حەزەکە ممارەسەیکە بە سیرەکەی ئەم 20 ساڵ لە خێزانەکەی گەورەترێکە سیرەکە ئەو حەز و ئارەزوانە و ویست و ئارەزوانەی کەمە بێتەوە لە نەتیجە ئەکەونە کێشمەکێشم و کێشە و ئاڵۆزی و نەئارامی لە ناو خێزانە هەتا لە مامەڵەکردنە مەسەلە تۆ سەیری کە ئافرەتێک کچێک کە کاتێ شووەکە بە کوڕێک کە 20 ساڵ لە خۆی گەورەترێکە لە ڕووی مامەڵەکردنەوە بەڕاستیە تا مامەڵەشیان لەگەڵێکە زۆر جیاوازە بێ زۆر ئەگۆڕێ مەسەلە ئەم مڕاحقانە جاری وهەیە بیرەکاتەوە بەس ئەو پیاوێکی متەکاملە یعنی ئەگەر تۆ حسابی ئەوە کە 20 ساڵیش لەو گەورەتر بێ خۆ ئەگەر ئافرەتەکە 20 ساڵ بێ کوڕەکە 40 ساڵە يعني تو سيري كبزانا هنا جي لقريك ودورن يعني أجر زوجني بينايا لو شو كشي وكو أمي هبوايا يعني أو بياوا أجرين بالله يكش اللي رابلين عيني بيروز إسلام رجعي نجرتوا لغير أوي دينك بقدر يعني بطاعتي قدغي نكردوا جيشتو تسر قناعة بيبون وزنان لما سري غير أستي خزانية كوانه كليش خلافك هي لبين زنانه عندي كان ببيوستي زنان نزيكيها بلاوي خزانك زناني شرع زن لبابتك كان كا يعني أجرنا وبو أوي كأودو كسا قناعة بنيان بيكتر وفرضنا كرديان وتعبتي أولياء يعني خاوني جوري أو آفرته يعني أواني كالأخوان بتمنتر بالريال بالنج أمان بەهست و سۆزەوە ئەوکو خۆ دوتت پەردەیەک بەسەر چای درراوە بەس بیر لەلایەنێکە کاتەوە یعنی بڕیارێکی عاتیفیانە و هەڵچوانە ئەیات لە دوای ماوەی هەر خۆی پەشیمانە بێتەوە مەسەڵەن بە یەکێک ڕازی بۆیان کوڕەکە داوای کەسێکی کردووە لە خۆی مناڵترە یان لە خۆی گەورەترە لە ئەوڵ قوبوڵێتی چونکە هەست و سۆزی بۆی جوڵاو بەڵام لە دوای ماوەیەک نەبوونی با بڵێن کە ئەم پەردەی لاچی ئەم پەردەی هەڵچوونەی یەکەم جار دوای ماوەیەک یعنی هەر خۆشێگاتەوە قەناعەتێک پێویست دەکات و من چۆن ئیدارە بکەم لەگەڵەوە بەو مەرجەن یعنی ئەو کەسانی لە خۆیان گەورەتر ئەم بڕیارە بن ئەکرێت يعني زۆر جارم حاڵەتە دروستە بێت بۆ حاڵەتێکی پێویستە يعني حاڵەت عامەکە پێویستە کات کە مەسەلە هەوڵ بدرێت مەسەلە هەردوو کەسەکە هەردوو کوڕکچەکە لە تەمەنا لەیەکە و نزیک بن نەتیجەی گەورە و باش و تەندروست زیاتر ئەدا بەدەستەوە خۆ هەرەکو جەنابەت باس کرد لە ڕووی شەرعیشەوە کە ڕێگ مەسەلە تەمەن پێوەەر نییە بەڵێ پێوەەر نییە بەڵام حاڵەت بۆ حاڵەتە گۆڕێ یعنی حاڵەتە عامەکە بریتێلەوەی کە هاوکوف بن هەتا لە ڕووی تەمەنیشەوە لە ڕووی تەمەنیشەوە حاڵەتێکی تر بەڕاستی خات و قەدەم خێر یعنی مەسەلەی جیاوازی لە جوانی و جەمالە یعنی بە تایبەتی گەنجەکانی ئێستا هەنگاو بۆ پرۆسی هاوسەرگیری هەروەکو باسم کرد هەندێک جار مەسەلە کوڕێکە مستەوای جوانیەکەی هیچ یعنی لە مستەوای جوانی ئافرەتەکانیە بەیان بە پێچەوانەوە دوجار دووشت ڕوئەدا یان ئەم ئافرەتە یعنی باوەڕتان بێ ئافرەتە بۆ وتێتی من بۆیە شو ئەەکەم بە کوڕێکی ناشرین لەبەرەوەی هەرچێکم پێوە ینی جێبەجێکە یعنی تۆ سەیریکە بنەماکەی بۆ خۆفەڕستکردن بووە نەک بنەماکەی بۆ مەوەدە و ڕەحمە و بۆ خۆشەویستی بۆ ئەوە بێ تێگەی یعنی هەمیشە وتێتی مەسەلە بۆ نمونە من بۆ ئەوە یعنی بۆ ئەوە زەواجەکەم کە مەسەلە چی مود بە قسەم بکرێ یعنی مستەوای جوانیان لەیەکەوە زۆر جار
کێشەکە لەوانەیە کوڕکچەکە قوبولی یەکتری بکەن لە ڕووی جەمالەوە بەڵام مشکلەکە لەوایە لە ناو کۆمەلگای ئێمە ینی کۆمەلگای ئێمە کۆمەلگەیەکی زیاتر کۆمەڵایەتیە پەیوەندیەکان پتەون لە بینیەکە مەسەلە جاری وایە کەسوکاری کوڕە و کچەکە مشکل لە دروستەکەن بەڵێ دەوروبەرەکە دروستێکە هەمیشە لە تو ئەگەر بەم هەموو جوانێتەوە چۆن ڕازی بووی بە کچێکی وایان چۆن ڕازی بووی بە کوڕێکی وە لە نەتیجە ساردوسڕی ئەخەنە نێوان مەسەلە ژن و پیاوەکەوە ئەم کوڕوکچەوە لە نەتیجە نەتیجەیەکی باش نادا بەدەستەوە بەڵێ ئەگەر لێرە بچینە باڵێن لە دوایەوەی کۆمەڵە خاڵمان لێ باس کرد لە سەرم بابەتە کە گرنگن بۆ ئێستا لەم ڕۆیە گەنجان و با بڵێن ئەوانەی کە بڕیاری هاوسەرگیریەدەن بە حەکیمانە و وردبینانە و بە دیراسەکرایی واتە یەک لە کوڕکچەکە دیراسی ئەو کەنایە لەگەڵ مستەوای ئەو خێزانە ئیدارە ئەکات بڕیارێکی هەڵەشە نایە چونکە زۆربان ئێستا بەس یەکتر ئەبینن دەوروبەرەکە یەکتر نابینن و بیریشی لە ناکەنەوە ئایا دوایی مامەڵاکە ئەگەر بە قەناعەتەوە بێ ئەو کەسە پێی وا بێت لەگەڵ ئەم جۆرە تەبیعەت و هەنگاوانەیە قەناعەتم وایە فەرقێکی زۆرتری ئەبێت بەڵام ئەمەش دەکەوێتەوە سەر ینی ئەوکو خۆ دوتر ڕۆعامەکەی باشترین با بڵێن چارەسەر و باشترین هەوڵ ئەوەیە کە هەر کەسان هەوڵبا لەو مستەوا و لەو قۆناغی خۆیان هەوڵی ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری با تاکو پرۆسەیەکی سەرکەوتو ئەنجامدات دیارە ئێستا کاتی ناوبڕە لە دوای ناوبڕەکەی شەڕا دێنەوە لاتان بۆ تەواوکردنی بەرنامەکە دووبارە سڵاو دیارە هەر لەسەر ئەو قسانەی کە باسمان کراوان خەم بۆ تەواوکردنی بابەتەکە من پێم وایە یەکێکە لەو فەرمودانەی کە زانایانە یکەن بە بەڵگا ئەوانش کە ڕێیان وایە ینی غێری دین مەرجێکی واجب نییە و لازم نییە بۆ عقدی زەواج کە دین واجب بێت لە عقدی زەواجە مەرجە لەگەڵ یا هەبێت هاوتایی لە دینە باقی مەرجەکان هەندێک لە زانایان پێیان وایە واجب نین شتێکی مڵین مەجال پێدراون وا باشترە وا بێ بەڵام ئەگەر نەشبوو عقدەکە هەڵناوەشێنێتیان ئەکرێت پرۆسەکە ئەنجام بدرێ بەڵام فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو زانایانی کە ڕێیانوانیە ئەکەن بە بەڵگە لەسەرەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە ئەفەرمێ شيئان لا تؤخرهما الصلاة إذا حضرت والأيم إذا وجدت لها كفءا لشوني كاس تيشت باسكا لشوني شاد دوشت أفرمي فرمودەکە فەرمێ دوشت هەیە دوای مەخە یان سێشت هەیە دوای مەخە نوێش کە کاتی هات ئەوەی کە باسی سێشتەکە فەرمێت جەنازە گەر وەختی ناشنی هاوێکی لەوانە فەرمێ ئافرەت کە وەختی شوکردنی هاو بە مەرجێ ئیذا جاءها كفء ئەگەر کەسێک هات هاو کوفئی بوو کەوەی بابەتەکەی خۆمانی ئەمڕۆیە کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمون ئەم لەم فەرمودەیە ئەمەژە بۆیە مەرج نییە هەر کچەکە شوو بکات مەرج ئەوەیە ئەو کەسەی کە ئیدرێتێ کەسێک بێ لە هاوشانی خۆیان بێت تام ئافرەتە لەگەڵیا دا بمەزرێت و بحاوێتەوانێ بەنسبەت پیاوانیشەوە بە هەمانشەوە ئەو بابەتە ئەکەن بە بەڵگە ینی ئەمە ئەکەن بەڵگە لەسەر ئەوەی کە مەرجە و ئافرەتی کە ئیهێنێت نزیک بێ لە مستەوای خۆیوانێ بەڵام زیاتر باس بابەتەکە باسی ئافرەتە چونکە ئافرەت وەلیەکەی زۆرترە یابەش و پیاو بۆ خۆی ئەگەڕێەوە هەڵێ بشێنێ لە ناو باوڵێن ئەوەیە ماڵێ خاتو قەدەم خێر شتێکی تر هەیە بەڕاستی ئەوش ئەوەیە کە مەسلەی کە زۆر جار خەڵکەکان حسابی بۆ ناکەن کوڕکچەکان یان بڵێن ژن و مێردەکان خێزانەکان حسابی بۆ نەکەن مەسلەی بنەماڵە و مەسلە ئاستی کۆمەڵاتی ئەو بنەماڵەیە یعنی ئەبینی زۆر یعنی شتێکی پێویستە کە حساب لەسەر نەسەب بکرێ چونکە ئێمە ئەگەر نمونەیەکی سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بهێنینەوە بەوە کاتێک کە زەینەبی کچی جەحش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڵێ کچی جەحش بەڵێ کچی پوری بوو هین زەید داوای کرد زەیدی کوڕی حاریسە داوای کرد بەڵام لە نەتیجە مەرحەلەی یەکەم ناڕەحەت بوو بۆی کە ڕەفزی کردەوە بەڵام لە دوای ئەوەی کە خوای پەروەردگار ئاەتی ناردە خوارەوە زەینەب ڕازی بوو دیارە حکمەتێکی گەورە لەما بوو زەید بۆ خۆی مەسەلە عەبیدەیەک بوو کۆیلە بوو بەڵام لە هەمان کاتە سیرتەکرد زەینەب یەکێک بوو لەو ئافرەتانەی لە ئەشرافی قوڕەیش بوو تێگەی ئەمە هەمیشە ئەم خۆ بە گەورەزانین و لە ناخی دڵیا و هەز بە مەغبوونیەت و کە شووی کردووە بە عەبیدەیەک و لە هەمان کاتە زەید ئەو کاتە بەندە نەبووە بەڵێ هین کراوە بەڵام لە هەمان کاتە بەڵێ یعنی خزمەتکارێ بۆ لە بەردەستی پێغەمبەر بەڵام بە مستەوای خۆی نەزانیوە بۆیە لە نەتیجەیەکی وایە بەدەستەوە کە نەگونجان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە یەکتری جیاکردنەوە چونکە زۆر جار مستەوای عائیلی زۆر گرنگە یعنی هەتا نەسەبی ئەو کەسە
بە مەسەلەوانە بێ سیرەکەی لەگەڵ مستەوای عالی چونکە هەروکو دوجار وتم تەداخلات دروستە بێ سیرەکەی ماڵە دەوڵەمەندی وا هەیە ئەچێتە داوای کچە هەژارێک بۆ نمونە بۆچی ئەچێتە داوای کچە هەژارێ ئەڵە چی پێ بکەم بە قسەمەکە چ شتێک یعنی لە نەتیجە ئەوێت وەکو خزمەتکارێک و ئیشکارێک بێنێتە ناو ماڵەکەەوە من لە دیارەتی سیرە ئەو بابەتەی با بڵێن خاتو زەینەبی کچی جەحش زۆر بە جددی خوێنمەتەوانێ باز لەوەکە کە خاتو زەینەب نەک خۆی بە گەورەزانی بێ زەید کوڕی پێغەمبەری خوا بۆ بە تەبەنی لەو لەبەرەوە نەبووە بەڵام ئەو شتە باو بۆ لە قوڕیشا کە قوڕیشی زیاتر شویان کردووە لە ناو خوانەوانی کە خاوەن بناوخوانە بە خەڵقی خاوە ئاستی خوان شویان کردووە بۆیە یەکەم جار لەبەر ئەو ڕازینەوە بەڵام کاتێ زانیوێتی فەرمانێکی خوای پەروەردگار یعنی کە ئەو ڕەتی نەکە ئاتەکە لەسەر بۆ کە فەرمانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم داوای کردووە لەبەرەوەی ئەم حسابی کوڕی خۆی بۆ کردو داوای کردووە بۆی قسەکەی پێغەمبەری خوا ڕەت نەکاتەوە ڕازی بوو بەڵام زەید ئەم هەستەی هەبووە زانایانی باڵێن سیرە ئەفەرمون زەید ئەم هەستە لە دڵیان مابوو زۆر کات گلەییە کرد لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەوا هەستەکەم ئەو خۆی لە مستەوای مناو نابینێ نەک خاتو زەینەب شتی وای بیر لێ کرد بێتەوە ئەم هەستکردنی ئینسان بە غوبن یعنی بەوەی کە با بڵێ ئەم بەکەم سەیرەکرێ هەستەکرێ ئەو خێزانەی دانی پیانانێ زیاتر هەستێک بۆ لە دڵی حەزرەتی زەیدا نەک لە لای خاتو زەینەب کە وا خۆی پیشان بە ئەمە وای کردو ئاسوودە نەبن یعنی جۆری لە نائارامی دروست بووە و لەوەی حکوومەتی کە خوای پەروەردگاریش زیاتر لەم قەزەیە هەبوێ کە خوای پەروەردگار ویستوێتی ئەو بابەتی تەبەنیە ڕەتکاتەوانێ کە هەر کەسێک کوڕێکی کرد بە کوڕی خۆی خستی ئاستی کوڕی خۆیەوە مەرج نییە بێ بە کوڕی ڕەسمی و میراتی لەبەرێ و بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دێدمارەیەەکە زیاتر ینی بابەتێکی تەشریعیەتە ئەوە بابەتێکی ئەوە بێت وەکو مشەڕعێک زیاتر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەستاوە بە جێبەجێکردنیوان حکمەتێکی خواشی تیا بوو لە هاتنە خوارەوەی ئەو ئاەتە بۆ زیاتر هەڵوەشانەوەی قانونی تەبەنی بوو لەو مەرحەلەیە يعني حاڵەتێکی خات و قەدەم خێری يعني مەسلەی وەکو ئەڵێم مەسلەی يعني ئێمە ئەمانە هەمووی بنەمان مەسلەی تەمەن مەسلەی شەهادە و بڕوانامە مەسلەی ئاستی ڕۆشنبیری هەتا ئاستی نەسەب و بنەماڵە و دەوڵەمەندی و هەژاری و ئەمانە بنەمان کە ضرورە لە یەکەوە نزیک بن بەس ئەشکرێت بە ڕێژەیەکی کەمتر هەبێ یعنی نەک هیچی نەبێ مەسەلە بە تایبەتی ئافرەت و پیاو لە یەکەوە مەسەلە پیاو جاری وا هەیە ئەڵێ من بۆیە ئافرەتێکە خوازم کە شەهادەی نەبێ بۆی چی مود بە قسەم کە یعنی وەک وایە تۆ عەبدێک بێنی يعني خۆ تۆ وەرە سنووری خوا لەگەڵ هەر ئافرەتێکە جێبەجێکی ئەوەی خوا فەرمانی پێکردین مافی ئافرەت ئەگەر ئافرەتەکە خوێنەوار بوو هەمان مافی هەیە ئەگەر ئافرەتەکە نەخوێنەوار بوو هەمان مافی هەیە ئیتر تۆ کاتە تۆ ژنێگەهێنی بەس بۆ ئەوەی وەکو کۆیلە لە بەردەستا بێ ژنێک نایەنی وەکو ئینسانێک و خاوەن ئیرادەیەکی سەربەخۆ سبەینێ ئەم دایکە پەروەردەی مناڵت بۆ کە هەمیشە کەسێکی نەفزبەزی و کەسێکی کۆیلە ئاسا سبەینە مناڵەکانیشت هەمان شرید لێنەوە لە ژیانی هاوسەرێتیانە کوڕەکان وەکو تۆ تەعاملەکەن لەگەڵ خێزانەکانیانە کچەکانیش هەمیشە وەکو کۆیلەوا بن لە بەردەم مێردەکانیانە لەبەرەوە پێویستە یعنی بەڕاستی ئەو حاڵەتە ینی کوڕ و کچەکان ئاگادار بن و خانەوادەکان ئاگادار بن جاری وایە خانەوادەکان لەسەر ئەو ئەساسە ژن بێن کە مافی کە کاتە تۆ زەواجەکەی ئەسڵی زەواجەکە فەلسەفەی زەواجەکە ئەوەیە کە مەوەدە و ڕەحمە و هەبێ کە تۆ بتوانی لەگەڵان نەک وەکو عەبدێک و وەکو ئەوە لەگەڵیا ئین بکەیت حاڵەتێک هەیە من کە زۆر بە گرنگی ئەزانم من ئەڵم ئەم مەسلەی هاوکوفێش هەوڵ بدرێ یعنی بە تایبەتی لە مەرحەلەی دەستگیرانیدا کە بەو مانایی کە خوتوبەی پێوترێ ئەو مەرحەلەیە یعنی هەوڵ بدرێ کوڕە و کچە یەکتر یعنیوەنی ئاستی بیرکردنەوە و چۆنێتی هینەوانیان یعنی بەشێک لەمانە بەڕاستی گفتوگۆی لەسەر بکەن چونکە لە هەندێک خێزان هەیە بەڕاستی ڕێگرێ لەوەی کە مەرحەلەی خوتوبە دوور و درێژ بێ ئێمە ئەڵێن نە دوور و درێژ بێ نە ئەوەندە کورتیش بێ کە لە یەکتری حاڵی نەبن ئەم کوڕ و کچە چونکە هەتا نەگەشتونەتە نەی ئەو ئافرەتە نەگوێزراتەوە نەچوونەتە ژیانی هاوسەرێتەوە مناڵ دروست نەبووە هەموو شتێک ئاسانە یعنی ئەتوانرێت ئاسانتر چارەسەرەکرێ چونکە گەر ئەم دوو کەسە زۆر جیاواز بن لە زۆر ئاستەوە بەڕاستی لە ئاستی بیرکردنەوەیان لە ئاستی مەسەلە خۆفەرزکردنیان بەرامبەرگە خێزانەکانیان هەتا لەو مەرحەلەیە ئینسیجامی خێزانەکانیش دەرەکەوێ جاری وایە گەورەترین مشکلە خێزانی هەردوو لایە کوڕە و کچە کێشیان نییە خێزانی ئەم لا لەگەڵ ئەو لا ناگونجێ
ئەم خۆی فەرزەکە بەسەر ئەوە یا هەندێک جار مەسەلە بەڕاستی کێشەیەکی تریش ئەوەیە لە ناو دەوڵەمەندەکانە زیاتر ئەمەیە مەسەلە یەک ئافرەتێکی دەوڵەمەند دەخوازێ یان مەسەلە کچایە بە دەوڵەمەندێک لەبەرەوەی لە ناو خەڵکە ناوبانگ و ناو شۆرەت دەربکە لە نەتیجە چونکە ئەساسەکەی ڕاست نەبووە یعنی ئەساسەکەی لەسەر لەو بنەمایە نەبووە کە دامەزرانی خێزانێکی تەندروست بووە سیرەکەی ئەم دوو خێزانە دەوڵەمەندە ئەکەونە کێشمەکێشم و هەمیشە تعلیق لەیەکدان و خۆ فڕستکردن بەیەک و ئەوە لە ماڵی باوکو دووە لە ماڵی باوکە لە نەتیجە کوڕکشەکە باجەدەن و دوجاریش یعنی لە هەموو ئەم حاڵەتانە بەڕاستی دایمەن ئازنزمەکە قوربانی ئەدا ئازنزمەکە ئیتر چ پیاوەکە بێت چ ژنەکە بێ کامیان ئاستی نزم بێ زیاتر ئەوە ینی هەمیشە قوربانی زیاتر ئەدا بەڵێ لێرە یەکشت بڵێن لە ئیسلامدا بڵێن مؤسسەی خێزان گرنگترین مؤسسەیە گرنگی بە ئەوەی کە خێزانێکی ئاسوودە و ئارام بێ ئەوەیە کە خۆی پەروەردگار دایناوەمەوە دە و ڕەحمە هەبێ لە بینە و گرنگ ئەوەیە تاچەنە ئەم دوانە هەست بەو ئاسوودەیە ئەکەن و هەست بەوەکەن کە لە نزیکی یەکترەوەن ئەو من بڕیارە هەڵەشەیەکە ناڵم کە لە بەسەرتاوێن بە لە دوای دیراسە و لە دوای لێکۆڵنەوە لە دوای یەکتر ناسین ویان دەرکەم دوو کەسە بەیەکەوە هەڵەکەن لەگەڵ خێزانی یەکتر تەحمولەکەن ئەتوانن ئەو پرۆسەیە بەڕێوەبەرن ئەوە زۆر زرگرنگە لە کاتێکدا لێرە یەکشت بڵین لە کاتێکدا هەر یەک لەو دوو هاوسەرە بڕیارەدەن بە کەسێک ڕازی بن با لە مستەوای خۆشیان نزیک نەبێت یعنی لە خوار مستەوای خۆشیەوە بێ بە مەرجێک ئەمە یعنی بڕیارێکی قەناعەتاوی بێ یعنی ئەو کەسە بە ئاسوودەی و بە قەناعەتەوە بەبێ هەڵەشەی بڕیاری لەسەر بە مافێکی خۆیەتی یعنی ئافرەتێکە ڕازی بێ بە کەسێک کە لە مستەوای خوێندە لە خۆی نزمترە یان لە ئاستی باڵێن خێزانیە لە خۆی نزیکە لە دەوڵەمەنیە لە خۆی باڵێن کەمترە ئەگەر ئەم بڕیارێکی دراسەکراو بوو و با بڵێن بەو شێوەیە بوو بەبێ هەڵەشەی بووە بەبێ ئەوە بوو بۆ تەواوکردنی ئەمەش زۆر جار چانسە لەبەرەوەی چانسێکی لەوە باشترینە بۆیان لەبەرەوەی لە زۆر لایەنیکەوە کەسەکەی بەدڵە مەرزیە لە هەموو شتەکانیە چکە تەکافؤ وتمان ئەوەی کە لە شەرعیشا باسیەکە دین و خوڵوقە لە دین و خوڵوقا بەدڵیەتی و لە ئەوکانی کەشا پێی وایە نزیکە لێوەیان هەڵەکا لەگەڵ ئەوتا چکە جاری ئافرەتێک دڵپیسی قبول نییە بەڵام چروکی قبوڵە یان پیاوێک با بڵێن جوانیەکەی بەلاوە کێشە نیە بەڵام تەبیعەت خۆشی خێزانەکەی بەلاوە کێشەیە نەخێر ناوداری خێزانەکەی با بڵێن عایلەی خێزانەکەی بەلاوە کێشەیە چی قبوڵە ئەم کەسە بێ بە دیراسەوە بیکە بەو مەرجە هاوکوفئی ئەگەر لە ئاستی نزیکیشانە بوون ئەوەی ئەگەر هەمووی یەک نەبێ ئەبێ تۆتال بەڕێژەیەک لێکۆ نزیک بە دیراسە بێ بەبێ هەڵچوون و با بڵێن بە پەلە بڕیاردان بێت بۆی بتوانن ئەم پڕکردنەوەی ئەو کەم و ئەمە واری دەبۆ کەسانێکی زۆر ملتەزم بە دینەوە کە ئەتوانن مەسەلە هەمیشە دایمەن کەسە دیندارەکان سابرترن مەسەلە هەمیشە کەسە دیندارەکان ڕۆحیەتی تەنەزولیان هەیە مەسەلە بۆ بەرامبەرەکەی بە تایبەتی ئەگەر مێردی بێ یاخود ئەگەر مێردەکە مەسەلە خێزانەکەی بێ یعنی هەر کاتێک هەروەکو لە بیدایەتی بەرنامەکە باسمان کرد هەر کاتێک ئەگەر ئەم کەسە دیندار بوو بە معنای کەلیمە دینی جێبەجێ کرد و فەرمانەکانی خوای جێبەجێ کرد ئەو کاتە زۆر ئاساییە بێت تەنەزول لە هەندێک حاڵەت بکە زۆر ئاساییە بێت سەبر بگرێت دان بە خۆیان بگرێت لەسەر کۆمەڵێشت بەڵام ئەم حاڵەتە بەڕاستی سەبری ئەوێ چونکە تۆ ناکرێ مەسەلە تۆ لە نائیلاجە بەڵام هەمیشە لە ناختا زۆر خۆ بەکەمتر بزانی مەسەلە لە کەسوکارەکە و لە خوشکەکانت کە مەسەلە هاوسەرەکانیان نەخێر لە براکانت کە ژنێکی بەنەوەیەکی سێرەکەی هەمووی ژنی براکانی تری هەمووی دکتۆرە و نازانم چی و چی ئەوانە و ژنەکەی ئەمیش نەخوێنەوارێکە و جاری وا هەیە فەقیرە دەمەگرێ بە قوتۆلوانە نەزانێت لە ناو مەجلیسە دوو کەلیمە ئەترسێ لەوەی قسێ بکە و غەڵەتکە ئەمانە یعنی ئیشی ڕۆژ و دوو ڕۆژ نییە ئەبێ ئەم هاوسەرە بەڕاستی حساباتێکی زۆر تایبەت بکە تەواو ئیرادەی خۆی تەسلیم بە وەزع بکە کە ئەبێ سەبر بگرێ چونکە ئەوە کێشەیە کە دێتە بەردەمت کێشەیەکی چاوەڕوان کراوە یعنی با تۆ تەنەزول لە مافی خۆت بکەیت با تەنەزول لە کۆمەڵێ هاوکوفی خۆت بکەیت کە لە مستەوە بەڵام ئەبێ ئامادە سازبی بۆ ئەوەی کە ژیانێکە هەموو ئەم شتانە قوبڵکەیت خان گرنگیدان بە ئاستی با بڵێن التیزام پابندبوونی ئاینی بە تایبەتی بە ئافرەتانەڵێن لەم بەرنامەیەوە ئافرەت پێویستە زۆر گرنگی بەوە بە ئاستی با بڵێن هاوسەرەکەی لە ڕووی دینداری و پابندبوون بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە نزیک بێ لە ئاستی خۆیەوە چونکە زۆر کەمترە یعنی هەرچەند بۆ پیاوی شەماش
ئەڕوات ینی جێبەجێ ئەکرێ بەڵام بە تایبەتی بۆ ئافرەتان زۆر ینی قورسە بۆ ئافرەتێک بتوانێت قەناعەت بە مێردەکەی بکە هەمان بیر و بۆچوون و ئاستی ئیلتیزامی دینی بۆ دروستکە بۆی پێویستەکە لە سەرەتاوە بیر لەو کاتەوە کەسێک بێنێت کە لە ڕووی دینیەوە لە ڕووی با بڵێن پابندبوون بەرنامەی خی پەروەردگارەوە لەو نزیک بێت چونکە ئەمان لە دوایە بەرهەمیان با بڵێن مناڵە پەروەردەکردنی مناڵەکان لەسەر ئەو بنەمایە دایک زۆر گرنگە بۆ پەروەردەکردنی مناڵ بۆیە بە پیاوانی ژەڵم پێویستە هەوڵ بن ئەو ئافرەتەی کە هێنن لەو بیر و بۆچوونەی خۆیان لە پابندبوونیان بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە لە خۆیان نزیک بێ چونکە هێنانی ئافرەتێک کە لە ئەو بیر و بۆچوونەی ئەو دوور بێ ناتوانن مناڵێکی تەندروست پەروەردە بکەن ناتوانن خێزانێکی ئاسوودە بەرهەمێ کاتێک لە سڕایەوەیان کێم بچێتە سەر قەناعەتەکەی ئەو هیچ کاتێکیش ناتوانن ئەو قەناعەتە هەمیشە لایەکیشان هەست بە مەقبوونیەتەکە بۆ من ئەگەر لە ئیلتیزاماتی دینداری و ئیلتیزاماتیان بە عیبادات و خواناسیەوە لە یەکتری دوور بن هەمیشە ئەوەی کە زیاتر ئەوێ بۆ نمونە ئەگەر پیاوەکە دیندارتر بێ ژنەکەی وەکو خۆی لێ بکە هەمیشە ژنەکە خۆی بە مەزڵوم مەزانێ و خۆی بە زۆر لێکراوە زانێ هەروەکو ئەو نەسەی خوای پەروەردگار لا ئیکراهە فی الدینیش کە زۆرکردن نییە کابێت تۆ کەسێک کە ئەهێنی لە ئاستی مەسەلە ئیلتیزاماتی دینیا لەگەڵ خۆتە یەک مستەوان هەبێ ئاسانتر شتەکانت بۆ بەرقەرار بێ چکارۆکو جەنابەت باست کرد جاری وا هەیە لە مەوزوعێکا دێتە پێشەوە لە مەسەلەی پەروەردەی مناڵە ناتوانێ یعنی مەسەلە بۆ منە پیاوەکە حەزەکە مناڵەکەی پەروەردە بکە بە پەروەردەیەکی ئیسلامی بەڵام دایکەکە ئاڵێ بە حڕێتی خۆی هەبێ و بە مەسەلە بە جۆرێک لە جۆرەکان بە مەسەلە بەو شێوازە پەروەردە نەکرێ یعنی ئەم جیاوازی پەروەردەکردنی مناڵانە ئەم جیاوازی فکر و ئایدۆلۆژی و ئیلتیزاماتی دینی و خواناسیە بەڕاستی گەورەترین کێشە لە ناو خێزانەکانە دروستەکە یعنی هەمیشە دووبەرەکی ئەخاتە نێوان یعنی تۆ سەیریکە ئیدامە بە ژیان نادرێ تۆ سەیری یعنی ئەگەر ئێمە سەیری تاریخی تورکیا بکەین کەمال ئەتاتورک یەکێکە لەو کەسایەتیانەی کە لە ناو تورکیادا گۆڕانکاری زۆر گەورەی کردووە ئەوەی کە دەوڵەتی بەڵێن عوسمانی هین کرد و ڕوخان و هین کرد ئەی بینی سەریکە حیجابی لەسەر هەموو ئومەتی تورکیا هەموو شعبی تورکی قەدەغە کرد بەس نەیتوانی بەسەر خێزانەکەی خۆیان ئیجباری کاکە لەچکەکەی پێلا بەرێ کەمال ئەتاتورک یەکێک بۆ لەو کەسایەتیانەشی کە لە دوای ژنەکەی کە لە ژنەکەی جیابەوە ژنەکەی قبوڵی نەکرد ژنەکەی قبوڵی نەکرد کە لە چگلابە ئەوەش بۆ مای جیابوونەوەی مەسەلە خێزانەکەی و لە دوای خێزانەکەشی هەتا مردیش کەمال ئەتاتورک ژنی تری نێناوە کەواتە لە بەرزترین مستەوا و بۆ نزمترین مستەوا پێویستەکە ئیلتیزاماتی دینی هەردوو کوڕ و کچەکە یاخود پیا ژنەکە لێک ئاستابن بۆی کێشان بۆ دروست نەبێت تاوکو بتوان ژیانێکی ئارام چونکە هەموو ئەم هاوکوفیەش بەڕاستی فەلسەفەی هاوکوفیەت بۆ ئەوەیە کە ئیستقرار و ئارامی بۆ ناو خێزان بگێڕێتەوە زۆر گرنگە لێرە هەچەند گەیشتە کۆتایی بەرنامەکە زۆر گرنگە لێرە تاکید لەوە بکەینەوانێ کە خێزان لەسەر بنەمای لە یەکتر تێگەیشتن و لە یەکتر نزیک بوون و با بڵێن ئەو پەڕی تێکەڵاوی دروست دەبێت ئەمە دراوسەتی و ئەوە نییە کە تۆ بڵێ وڵاقی ناکە بەیەکەوە بۆ ماوەیەک بڵێن ڕایبێرین و کاتێک بەسەرە بین ئەو پەڕی تێکەڵاوی و نزیکی لە بینی ئەم دوو خێزانەیە دروستە بێت تەنها لە بینی دوو کەسەکان نیە ئەو پەڕی با بڵێن شەراکەت و هاوبەشی دروستە بێ لە مناڵە هاوبەشن لە ماڵە هاوبەشن لە ژیانە هاوبەشن تەنانەت فەرموودە و ئاەت ئاماژە بەوەکە کە با بڵێن لە دنیای ئەو دنیاشانە لە قیامەتیشانە ئەم دوو هاوسەرە بەیەکەوە بن کەواتە تۆ بێ کەسێک هەڵبژێری لە دنیاشا لەگەڵی ئاسوودەبی لە ئەو دنیاشا لەگەڵ ینی ئامادەبی لەگەڵیا کات بەسەربەری کە پێویستە ئەم دوو هاوسەرە بەم شێوەیە بە دیقەت و بە وردەکاری با بڵێن ئەم بڕیارە بە نەخو بە هەڵەشەی و بە جۆرێک بیرکردنەوە کە لەو کاتەیە بۆی دروست بە ببێ لێکۆڵینەوە دیراسە بەڵێ وڵی من ئەمەیە لە کۆتایە ئەخات قەدەم خێر ئاماژە بەوە بدەم کە بەڕاستی پرۆسی هاوسەرگیری بەڕاستی پێویستە کە خاڵی هاوبەشیان زۆر هەبێت لە نێوانیەکە ئەگەر نەیان بوو ئەو کاتە ئەو هاوسەرگیریە بەڕاستی ئەبێتە زیاتر ئازاردانی یەکتری بۆ چکە لە نەتیجا تۆ هەمیشە لە زۆڵ ماژی بۆیە زۆر جار گرنگە مەسلەی هاوکوفی لە بیداتی زەواجەوە مەسلە مرۆڤەکان بیکەنە بنەما ئیشی لەسەرکەن بۆ ئەوەیە کە لە نەتیجا تووشی زوڵم نەبی چکە تۆ هەر کاتێک ئەگەر ژنەکە و لە مستەوای خۆتان نەبوو تعلیقێکت لێدا پێدود نەخوێنەوە پێدود مەسەلە تۆ ناشرینی پێدود مەسەلەیان بە پێچوانەوە بە پێچوانەشەوە بە پیاوەکە مەسەلە شتی پێ بڵێ تۆ لە عایلەیەکی
مەسەلە ئاوایت و من لە ڕەفیع المستەوام و نازانم چی ئەمانە هەر یەک لەمانە ئەبێتە بەشێک لەو زوڵم لە ژیانی هاوسەرگیریە بەڵام خوای پەروەردگار هەمیشە مرۆڤەکانی بە ئازادی دروست کردووە و ناشێوێ هیچ مرۆڤێک بەڕاستی حڕ نەبێ ئازاد نەبێ و لەژێر زوڵ مستەما بێ و ناشبێ قوبولیکە ئەو زوڵ مستەمانەی کە لێ ئەکرێ بۆیە بەڕاستی نابێت ئەو جۆرە هاوسەرگیریانی کە بنەمای هاوبەشیان نەبوو ینی بەڕاستی ئەو هاوسەرگیری ئەبێتە حاڵەتێکی ئازاردانی بەرامبەرەکان چ ژن بێ چ پیاو بێ و یاخود بۆ قۆستنەوەی هەلێکە جاری وا هەیە مەسەلە کچە دەوڵەمەندێک مەسەلە ماڵێکی فەقیر داواکەن بۆ ئەوێ دەستکەوتنی سامانەکەیەتی یان بە پێچەوانەوە کچێکی هەژارە خوازێ بۆ خزمەتکاریەتی یعنی ئەمانە هەمووی نەتیجەی خراپ ئەدا بەدەستەوە قۆستنەوەی هەلێکە ئەو کاتە لە نەتیجە دووشە دێتە ئاراوە یان ژن سالاریەتە ئاراوەکو باسمان کرد لە بیدایەتەوە ژن کۆمەڵە شتەکە بەرامبەرەکانی ژێربار بخە یا بە پێچوانە پیاو سالاریەتە دەرئەنجامی ئەو ئیشەوە لە نەتیجە کۆتا جار مەسەلە خێزانێک دروست ئەبێ کە لە خێزانێک هاوسەرگیریەکی هەڵە و ناتەندروست دروست دەبێ لە کۆتایی ئەماڵقەی بەرنامەکەدا هیوادارین توانی بێتمان ڕوونکردنەوەی تەواومان مابێت لەسەر بابەتی هاوکوفئی بە خێزانەکانمان وتبێت زۆر بەوردی و بە هاوسەنگی بیر لەم پرۆسەیە بکەنەوە پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکی بەردەوامە پێویستە بە دیراسە و لێکۆڵینەوە بکرێت پێویستە ئەم دوو هاوسەرە خۆیان بە هاوشان و هاوتای یەکتر بزانن هیچیان خۆیان فەرز نەکەن بەسەر ئەوی تردا و هیچیان خۆیان پێ زیاتر نەبێت لەوی تر تا بتوانن بەردەوامی بە پرۆسەکە بن تا بتوانن خێزانێکی سەرکەوتو پێک بێنن و بەرهەمێکی باش لە کۆمەڵگەکەمانە بەردەوام بێت سپاس بۆ گوێگرتنتان هیوامان سوود بینین.